کی وجدانا سوتم لدوريت بأجاي لمن چی بکەم لێرانە من لە خەمی تۆش لە خەمی ئەو کەی ویژدانە سوتم لە دووریت بێ ئاگای لە من چی بکەم لێرانە هەی یارەکەی من ئەی هاودەمی من لەکوێی بۆ آخر چیم کردووە بۆ لێم تۆراوی ئێستا لەگاکی هەموو ژیانم بۆ تۆ فیدا کرد زۆر بە کەساسی پیر بووم لە ڕێی تۆ عومرم بەسەر چوو حەقدا نەمناسی من لە خەمی تۆش لە خەمی ئەو کەی ویژدانە سوتم لە دووریت بێ